ئەو دووبارە دەستی بە بەردەمان کردەوە لە هەمان شوێن بۆ جاری سێم. ئەمە جاری سێمە شاخی دڕەبی ناحیە وەرتێ لەلایەن تورکیاوە بەردەمان دەکرێت. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان، ئێمە بە نوێنەرایەتی حکوومەت ئەم بەردومانەی دەوڵەتی تورکیای فاشست ئیهاناکەین. بە چاوی خۆتان بینیتان کە کوردستان ناحیەی وەرتێ بێ هیچ هۆکار و سەبەبێک تۆپباران نەکرێت.